کەسایەتیە هەرە دیارەکانی نێو سینەمای کوردستانی گەورە بێگومان ئەزانین یەڵماز گونایە و خاوەنی دەیان چیرۆک و هەروە سیناریۆ و خاوەنی دەرهێنانی دەیان فیلمی زۆر تایبەتە کە زۆرێک لەو فیلمانە لە نێو زیندانە نووسراون و توانراوە کە کاری لەسەر بکرێت و بتوانێت بەشێک لەم فیلمانە جارێکی تر بە بڵێن دۆزی کوردی تایە گفتوگۆ بکرێت دیارە یەکێک لە کتێبە هەرە دیار و زۆر ناوازەکانی یەڵماز گونایی یەکێکە لە کتێبە هەرە جوانەکانی لەژێر ناونیشانی سەید خانایە ئەم کتێبە توانراوە بکرێتە فیلم و بتوانێت ناوڕۆکی فیلمەکە بڵین جارێکی تر پێشکەش بە بینەری خۆی بکرێتەوە و دیارە ئەم کتێبە ساڵانێکی زۆرە نووسراوە بەڵام بە زمانی کوردی بە خۆشحاڵی و توانراوە لەلایەن یەکێک لە وەرگێڕە هەرە دیارەکانەوە ئەم کتێبە وەرگێڕێتە سەر زمانی کوردی و بێگومان وەکۆزان یەڵماز گونای خاوەنی دەیان کتێبی زۆر بە پێزەکەتەوە کۆسە بە خۆشحاڵیەوە وەرگێڕاونەتە سەر زمانی کوردی و توانراوە کە سوودیان لێ وەرگێرێ بۆیە لە ئێستاە کتێبی سەید خان جارێکی تر وەرگێڕێتە سەر زمانی کوردی و هەروە چاپ و بڵاوکرێتەوە و پێشکەش بە کتێبخانەی کوردی ئەکرێت. لا دوتوی 150 لاپەڕەدا کتێبی سەید خان کێکێکە لە شاکارە دیارەکانی یەڵماز گونای چاپ و بڵاوکرێتەوە. کتێبەکە ئەحمەد محەممەد ئیسماعیل لە تورکیەوە کردێتی بە کوردی و زنجیرەیەکە لە پرۆژەی چاپەمەنیەکانی هاواری فیلمنامەی سەید خان بە یەکێک لە گرنگترین شاکارەکانی یەڵماز گونایی دائەنرێت کە لە ساڵی 1967 لەسەر ئەرکی خۆی بەرهەمی هێناوە و هەرخۆشی پاڵەوانی سەرەکی و سینارست و دەرهێنەریشە. یەڵماز گونایی لەو بەرهەمەدا چیرۆکێکی نێوشانی جەرەبگایەتی و جیاوازی شینایەتی و نەتەوایەتی نێو کۆمەڵگەی تورکیا ئەگەڕێتەوە و بوێرانە لە نێو چیرۆک و لە نێو ژیانی ئاساییدا ڕوبەڕووی ستەمکارانە بێتەوە. ئەم بەرهەمە یەڵماز گونایی پرفرۆشترین فیلم بووە لەو سەردەمەدا و هەر لە ساڵی نیشاندانیدا 8 ملیۆن بینەری هەبووە و هێندەی تر گونەی وەک ئەستێرێکی پشنگداری سینەما ناساندووە.